کلشونو بدارو ویلو لو 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 ویلو لو لو کلشونو بدارو زار دل من عمرتا تو جناب ورخارو ویلو لو 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 ویلو لو لو تو جناب ورخارو بدره باشه آره جای آگرم اف دارم خواهد چقمق بینه چقمق بەس تەماشایان شوێنە جوانەکەن کە سەیرەکەی هەر ناڵی لە کوردستانی بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە سروشتێکە واو ماڵی سەیران و مەنجەڵای پراخ و گۆشت برژاندن و شتی خۆشە ئێجا شتێکتان پێ بڵێم کەس نەیوت زۆر ساردە ئەوێ خەریکە ڕقەبمەوە ئێستا نازانم چمەوە سیارەی بێن بێ کە بزانم شوێن نادۆزمەوە بیان بەخۆمە هەر زۆر ساردە چکە بینی هێشتا بەفر هەیە لە هەندێک شوێن هەندێک کات تاکە شتێک کە پێویستە بۆ ئارامبوونەوە و دوورکەوتنەوە لە جەنجاڵی ژیان شوێنێکی ئارامە شوێنێک هەست بە سەمای با بکەیت لەگەڵ دارەکان و ببینیت خۆر چۆن ماچی زەوی دەکات سروش چۆن زاخاوی چاو دەداتەوە وەرن بابتان بەمە کوێستانی نیرێ لە شرناخ هەر لە ڕێگەوە بینینی چیاسەوزەکان و گوڵەش لێرە سوورەکانی نێو باوەشی و کانیاوەکان پێت دەڵێن ئەمە تەنها شوێنێک نییە بەڵکو هەستکردنە بەوەی چۆن هەناسە ئەدەیت چۆن بێهۆکار پێدەکەنیت شوێن گوێ لە ئاوازەکانی سروش دەگریت بەدەم گۆرانی گوتن و گیتارەوە ئاگر دەکەینەوە و ڕەدوان خواردنێکی بەنێو بانگی ناوچەکەمان بۆ دروست دەکات کە پێی دەڵێن ترشک ئاگر بکەینەوە ڕق بووینەوە ڕق ساردە گەلێک سارە ناوی ئەفجی چی بوو سەرێکانیە نا سەرێ ڕوویە و سەرێکانی سەرێ ڕوود بێژن سەرێ ڕوو ئەفدەر گرێدۆیە قەلابان شەرنەخ بەلێ بەلێ گرێدۆیە ناوچە شەرنەخە و ناوێ وی گوندێکی نیرە هە بەڕاستیژی خۆشە گەلێک خۆشە ئەف وەکی سویسرایە کاخەس کات خۆ ببینە ئاگرە مەتنە چاوا گرتنە یا ئەز میرم ji bir سادا ئەمە چاوا چێکین کاکە بۆ خاتری خوا ببەردا چێکە تو نزانی ببەردا ئەرێ ببەردا مرۆڤ تێدە سەر بەلەندە دەلالێ وەزدەزانم و وەڵات خۆشە لەبەر ئەوەی ئێرە کوێستانە و هێشتا بەفر بە چیاکانەوە دەبینیت ئاوی کانیاوەکانیش هێندە ساردن ناتوانیت لە چەند چرکەیەک زیاتر دەستی لە نێودانیت وەی نەنا ڕۆنە بێ ئەها شەو سوور بۆ دەستم ئاوەکە زۆر ساردە وەرن با گرۆ بکەین بزانم چی ئەتوانێ با پێت بڵێم 30 سانیە هەری زیادە دەستی لە ناو ئاوەدانێ هەمووی ئاوی بەفری چاکانە هێتە خوارێ چاوا دنیا جزیر گرم دەبن سلوکیا گرم هەمی کەس ڕۆژێن خۆیان ڕاستمی دەیەن نەش خولن تێن وا دەڕۆژ خۆڵەت گەرێن وەک بژی هەر هەفتەی ئەم تێن ئەم بۆ دەت گەرێن ئەم سەیرانە خواتکین ئەم کەیفە خواتکین ay dil dilolo tadgu çim govlolo وقت درباز بو وکات ئای دەست خۆش ئافیەت بە چ بۆنی لێدێ ئەوە چییە؟ شێف ڕەدوان شێف ڕەدوان و بوو ترشکێک وەکی قەلیە بچەکی گۆشتێمە تێدا هەیە نا ترشک گۆشتە دەخەنان نا خودێ ترشک نۆرمال گوشت نەت نێدا ئۆکەی هێک نێدا لێ بەلێ ئەڤە هەنێ بی قەلی ترشک ئەوە نانەکەشمان نەرم و جوان وەرن جۆ خواردنە چەند تامی خۆشە تەسەور ناکەن بێەوە ناخۆشتەبان
کە لە سروشتە خۆشای خۆیتەوە هەوا پاکە و ئەو دیمەنە جوانە ئیتر پێتان بڵێم چی دووەوەنە سێوەنە چوارەوەنە تامەکەی خۆشە بێت. هەندێک لە خەڵکی دەوروبەری گوندەکە بۆ گیای بەهاری دێنە ئەم کوێستانە و چەندین بەروبوومی بەهاری بۆ خۆیان دەبەنەوە. واو ئەو کوارکن ئۆ ماشەڵڵا چەند مەزنە gelek bû li Libanê li ser çiyayê kemin lazim e tu gelek bigerî çend saet tu lê digerî Xwedê sibên tîn hetê boî em canan novîn neyn em canan şêva xwe bîn em canan zehm dibîn stêrk em eve kewere kewer sayos soryas em dibêjin soryas soyos em vê hîtkîn vê ji kelênîn em hatgon kîneviya kir em to zer kelênînî دل بهت بعدين سي وسنت خوينا ولا قالنا ندخل من جي حزي من شويه اجيبهم مالوا ورا شرك اساس شوونهم بينا قال لك سباس عافيت به قال لك سباس صاحبي بەڵام ڕێگەی گژوگیا بەهاریەکان سەختە و بە ئۆتۆمبیل ناتوانیت بۆی بڕۆیت بۆیە زۆر کەس گوێ درێژ یان هێستر بەکاردێنن ئەف چ تێدایەتە چ ئانیە مامۆستا کەوەر پێش Oy kengire teda, lişik teda. Lişik? Lişik kengire. Kengir û lûş û çi din? Stêrk teda. Stêrk, okey. Rêvas jî teda. O rêvas jî hebû. Havalîma jî jor tit ew ji derê wason bomayên didêrê. Gelek e li tije ye li banê. Hele be? Anî gelek e ev rêvas û tij li serê. Ay gelek ya. Gelek zehfayê. Lê çûn zehmet e ne bi piya lazim ev hebe. Yan siyarek hebet yan dawarek hebet. Navê wî çi ye? Navê wî kere. Navê tu ne ye? Kerê te. Navê wî ne te ne dibêjî kere. Navê xwe wî nadane êsa. Birayın. Here. Kero li çiya hatotewa? لە یەک دنیا گژوگیایی چیایی و بەهاری هێناوەجا هەمووی یەک لە یەک تازەتر و خۆشتر کنگری پێیە لوشی پێیە ڕێواسی پێیە زۆشتی پێجا ڕێواسەکان بەس تێرکەم چەند ناسک و جوانە جا سروشتەکە لێرە ئەمەنە جوانە وتم با کەرۆ تۆزە منیش بگەڕێنێ بەم ناوەیە کە سێریێراکەی زۆر لە لای بارزان و چۆمان و ئەو ناوەی لای خۆمانەچێت لە باشووری کوردستان بەڵام ئەوە سێر نییە چکە ئێرە هەمووی کوردستانە ئەو سنوورە دەستکردانە نەبێ کە دروست کراوە من ئێستا زۆر کەمتر لە 2 کیلۆمەتر لە باشووری کوردستان دوورم جا هەمووتان وەرن بۆ شەرناخچکە بەڕاستی زۆر خۆشە کانی هەڵەبجەی ڕوودا و شەرناخ متگۆقەیتۆ زمانی لێم کوەرمانجی نزانی